هاوڵاتیانی هەرمی کوردستان لە هەر چوار وەرزەکەی ساڵ ڕوبەڕووی چەندین کێشە و گرفت دەبنەوە بەهۆی خزمەت گوزاریەکانی ئاو کارەبا بەتایبەت لە وەرزی گەرمە لەگەڵ نزیکبوونەوە لەم وەرزە ئامێرە فێنکەرەوەکان نرخیان بەرز دەبێتەوە. کاسبکارێکیش دەڵێت گەرمێکەی مرۆڤ بێتاقەت دەکات و ئەم ساڵیش نرخی موبەریدا گرانە. بەخوای لەکنە و دوکانداراندا دەنێشم دەبینی سارێک دێوەستی لێ دەکەم هەتا وەستەکەی لێ دەکەم عرەقێکی زۆر دەکەم و زۆر گەرمە بەشەی بێتاقەت دەبێ. لەگەڵ هاتنی وەرزی گەرمە ئامێرە فێنکەرەوەکان بە تایبەت موبەریدا لە نرخی 80 دلاری ئەمریکیەوە دەست پێ دەکات تاواکو 180 دلار. فرۆشتیارێکیش دەڵێ نرخەکان بە گوێرەی زۆری فێنکەرەوەکانە. خەرک لە مۆسیمی هاوینان خەرک ڕوو لە موبەردەی دەکات ڕوو لە سپلیتی دەکاتێن ئەجا عەسەب خواستی کریارەکەیە کابرا سپلیتی دەکڕی کابرا موباریدەی دەکرد موباریدەش چەند زۆرەکی هەیە لە 80 دلاری دەست پێ دەکات تا 185 دلاری. موبەردە نەوعی هەیە موبەردە هەیە مناسبە موبەردە هەیە مام ناوەندە موبەردە هەیە ئەسلی دەرەجەیەکە. دوای دوو هەفتەی تر شەپۆلەکانی گەرما چالاکتر دەبن و تا ئاسی سەروی 40 پلەی سەدی بەرز دەبنەوە. بەڕێوەبەری پێشبینیەکانی کەژناسی هەرێم ڕای دەگەنێت کە دوای دوو هەفتەی تر پلەکانی گەرما بە شێوەیەکی ڕاستەخۆ بەرز دەبنەوە. پلەکانی گەرما تا ڕادەیەک لە ژێر 40 پلەی سەدی دەبێتن. هەندێک ناوچەی باشووری هەرێمی کوردستان پلەکانی گەرما دەگاتە سەروی 40 پلە. لە دوای دەتوانین بڵێن لە دوای 20 شەشەوە یاخۆ لە دوای 15 شەشەوە شەپۆڵەکانی گەرما چالاک دەبن بۆ سەر ناوچەکەمان تا ڕادەیەک پلەکانی گەرما دەگەینتە سەروی 40 پلە. هەستکردنی مرۆڤیش بە پلەی گەرمی سەروی 40 پلە هەست بە گەرمایش تاو دەکاتن. پێشبین دەکرێت لە ماوەی ئێستادا لە ماوەی ئەم هەفتەی داهاتوو پلەکانی گەرما تا ڕادەیەک جێگیرە یاخۆت لە ژێر 40. بەڵام لەگەڵ کۆتایی هاتنی هەفتەی یەکەم و هەفتەی دووەمی سەرەتای مانگی 6 پلەکانی گەرما کەمێک زیاتر ڕوو لە بەرز بوون دەکەن و شەپۆڵەکانیش چالاکتر دەبنەوە بەتایبەتی شەپۆڵەکانی گەرما. ئەم وەرزە تەنها کاریگەری لەسەر گەرمی جەستەی مرۆڤ نابێت بەڵکو کاریگەری لەسەر ژینگەش دروست دەکات. بەرپرسێکی ژینگەش ڕای دەگەنێت کە بەکارهێنانی زۆری فێنکەرەوەکان کاریگەری لەسەر ژینگە دەبێت. بێگومانە ڕۆژژینگەیەکەیەوە ئێمە پێیان باشم وەردە بەکاربێ بە حکمەوەی کارەبا کەمتر سەرفە بێ. ئەگە ئێمە کارەبامان کەمتر سەرف کرد سێ دەستکەوتمان بۆ بەدیدێ یەکەم کەمتر پارادەین بە حکوومەت کاقی کارەباکەمان دووەم ماوەی کارەبا زیاتر بوونیە بێ نەکولەوەی کار بپسڕێ. حاڵێکی ترمانەوەی کەمتر گاز دۆمۆکسیدی کاربۆن سرف دەکرێت چونکی لە بەکارهێنانی کارەبا دەتاوکو ئێستا بە وزەی خاوێن کارەبا بەکار نایەنین بەڵکو بە وزە پیسکارەکان ئینتاجی کارەبامان هەیە. ئەمانەوەکو لایانی ژینگەی هەمیشە جەق لەسەرەوە دەکەینەوە کە هاوڵاتیان ئێمە چەند پابند بن بە ژینگە پارێزی دوو ئەوەندە خزمەت بە خۆیانەکە. ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی گەرما بەهۆی زۆری خواست لەسەر ئامێرە فێنکەرەوەکان نرخەکانیان بەرز دەبێتەوە. چەند ساڵێکیشە دەغڵودانی زۆرێک لە جوتیاران ڕوبەڕووی سوتان دەبنەوە. ئەمەش لە کاتێکدا تاوەکو ئێستا هیچ یەکێک لە جوتیارەکان قەرەبوو نەکراونەتەوە. هەژارە نوەرشار پرێس هەولێر.